لە ڕۆژی دایکاندا لە هەموو دنیادا زۆرینەی دایکان یادی ئەو ڕۆژە دەکەنەوە، بەڵام ئایا هەموو دایکان دەتوانن ئەو یادە بە دڵخۆشی بکەنەوە؟ ئەو دایکانەی کەستەمکاری داخی کردووە بە دڵیاندا لەو ڕۆژەدا حاڵیان چۆنە؟ ئەو دایکانەی کە کوڵی گریە و ئاه و فەریادیان بەردەوامە حاڵیان چۆنە لەو ڕۆژەدا؟ ڕۆژگار دەگۆڕێت و ستەمکاران دەگۆڕێن، بەڵام هەردەم جەرگی دایکان دەسووتێنن. بە سەدان هەزار کەس لە ئەنفالدا بێدایک و بە هەزاران دایکیش بێ منداڵمانەوە هێشتا چاوەڕێی منداڵەکانیانن. بە هەزارانی تر لە هەڵەبجە و بە بۆنی سێ و مەستی مەینەتی جەرگ سووتان بوون. بە سەدان و هەزارانی تر لە هەموو دنیادا داخێک سەردڵی گرتوون و ئەو ڕۆژەیان لێتاڵ دەکات. دایکانیش کە لە کودەتای 12 ئەیلولی 1980 تورکیاوە چاو لە ڕێ و چاو لە دەرگای منداڵەکانیانن ئەو ڕۆژەیان بە ساڵێک لێناڕوات. ئەی ئەو دایکانەی کە لە کارەساتەکەی ڕۆبۆسکیدا جەرگیان سووتە، 34 کەس بوونە قوربانی و 34 دایک فرمێسکی چاویان تا ئەبەد هەڵقوڵا. ئەی ئەو دایکانەی بەدەستی ستەمکارانی سەردەم و جانەوەرە مۆدێرنەکان کۆستیان دەخرێت. ئەسما ئۆڵوداغ کە سێ منداڵی لە دوا بەجێماوە، ئەو ئەسمایەی کە دایکێک بوو بۆ بینینەوەی خێزانەکەی بەیەکەوە ڕێیهات و نەهاتی ڕووباری مێریچی گرت، بەڵام دڵی بەرگەی نەگرت و لە ڕێدا گیانی سپارد. ئایا ڕۆژی دایکان بۆ ئەو سێ منداڵەی ئەسما چۆن تێدەپەڕێت؟ ئەی دەبێ دایکی مامۆستا گۆکان حاڵی چۆن بێت لە کاتێکدا کوڕەکەی لە زیندانێکی ئیستانبولدا لە ژێر ئەشکەنجە گیانی سپارد و هێشتا کفنی زەر نەکردووە. ئەی دایکی عایشە عەبدوڕەزاق کە لەگەڵ منداڵەکانیدا نوقمی ڕووباری مێریج بوون و خنکان، دایکی ئاسڵ دۆغانیش لە ڕێزی هەمان ئەو دایکە جەرگ سوتاوانەیە کە ڕۆڵەکەی لە ڕووباری مێریجدا گیانی سپاردووە. ئەی دایکی مامۆستا حوسێن و هەموو ئەو کەسانەی تر کە لە دەریای ئیجەدا و لە ڕێی بەرەو ئازادی چووندا دوا هەناسەکانیان بەڕووی ئاسماندا بەخشی. جگە لەو هەناسە خنکێنراوانە لە ئێستادا 70,000 ئافرەت کە یان خۆیان دایکن یان دایکیان چاوەڕێیانە لە زیندانەکاندان. ئەی ئەو 800 منداڵەی کە خۆشترین ڕۆژەکانی ناوباوەشی دایکیان لە زیندان بەڕێ دەکەن، جگە لەو سەدان منداڵەی کە چەندین مانگە چاوەڕێی دیداری دایک و باوکیانن. ستەم سەرەتا قوربانیەکان و دواتر جەرگی دایکەکان دەسووتێنێت. هەموو کۆرپەیەک بەرخ و کزەی جەرگی دایکێتی، بەسە ئیتر جەرگی دایکان مەسووتێنن.